پارتی دیموکراتی کوردستان کۆنگرەی 14هەمی خۆی بەست و کۆتایی هات. ئەمڕۆژ مەکتەبی سیاسی ئەو حیزبە کۆبوونەوە و بەرپرسەکانی ناوچە و یاخود با بڵێن پارێزگاکانیان دیاری کرد و کەمێک لە ئەرکەکان دابەش کران. بەڵام بۆ قسەکردن زیاتر لەسەر پەیوەندیەکان، چونکە پارتی هەم لە کۆنگرە هەم دواتریش بە پێی پێشنیازی سەرۆک بارزانی کە لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندیەکانی ئەو حیزبە لەگەڵ حیزبەکانی تری کوردستان بکرێتەوە. بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین، میوانێکمان لەگەڵدایە زیاتر دەپرسین بزانین ئەو جا پەیوەندیەکانی پارتی لەگەڵ حیزبەکانی تر چۆن دەبێ و بەچۆ دەگا. میوانەکەمان زۆر بەڕێز نەوزاد هادی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک نەوزاد زۆر بەخێر بێن، پیرۆزباییشتان لێ دەکەین بۆ ئەرکی تازەتان. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. بە بەڕاستی لەو پرسیارەوە دەست پێ بکەین. ئێوە هەم لە کۆنگرە هەم سەرۆک بارزانی جەخت لەوە کرایەوە ئەم ڕۆژ محمود محەممەد گوتەبێژی پارتی دووبارە باسی ئەو مەسلەی کردەوە کە دەڵێن لاپەڕەیەکی نوێ، لاپەڕەیەکی تازە لە پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنە سیاسیەکان دەکەینەوە. مەبەست لە کردنەوەی ئەم لاپەڕەیە چییە؟ چۆن دەتانوێ پەیوەندیەکان ڕێک بخەنەوە؟ زۆر سپاس بۆ جەنابت و بینەران و جێبەرزانی خۆشەویست، وەسپاس بۆ پیرۆزبای و ئینشاءڵڵا لەو بەرپرسیارەتێک کە لە پێناو خزمەتی خەڵکی کوردستانی خۆشەویست و خزمەتکردنی سەرجەم ویستی خەڵکی کوردستانەکە ئامانجەکانی بتوانین تێدا لە ناو ڕیزەکانی پارتیدا کە کار بکەین و خزمەت بکەین و لە پێناو ئامانجەکانمان. زۆر سپاس. طبعا بەتایبەت لە ئەو بابەتەی کە بابەتێکی گرنگ و ویستی هەموو خەڵکی کوردستانە و خودی پارتی دیموکراتی کوردستان بە درێژایی مێژوو بە لە هەرسیەوە لەسەر پاراستنی یەکریزی و تەبایی و لە پێناو ئامانجەکانی خەڵکی کوردستان بووە و بەتاکید بە حکمی ئەو هەموو ساڵانە و کۆمەڵێک کێشە و گرفت و بیر و ڕای جیاواز و هەڵوێستی جیاواز لەسەر پرسەکان چ لە ناو هەرێم چ لەگەڵ بەغدا و ناوچەیی کۆمەڵێک کێشە و گرفت و جۆرێک لە بابەتەکان دروست بووە لەسەر لە نێوان سەرجەم لایەنە سیاسەکان کە هەیە ئەوەی کە ئێستا لە کوردستان دەگوزارێ. بۆیش لە کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان یەک لە ڕاستپاردەکانی کردنەوەی لاپەڕەیەکی نوێ بوو، دەستپێکێکی دیکە بوو لەگەڵ سەرجەم لایەنە سیاسەکان لە پێناو بەرژەوەندەی گەورەکانی خەڵکی کوردستان و هەروەها لەسەر لەژێر فەرمانی جەنابی سەرۆک بارزانی و فەرمانەکانی ئەویش بە هەمان شێوەک بۆ لاپەڕەیەکی نوێ کە هەمومان هەوڵ بدەین بتوانین وەکو جەنابی کاک محمودیش ئەوڕۆ باسی کرد ئێمە لەگەڵ شەریکەکانمان بەتاکید کۆمەڵێشت هەیە تێدا هاوڕاین، هەندێک شتەیە جیاوازین، چکە ئەحزابی جیاوازین، منافسی یەکین لە کوردستان لە ساحە و لە برین لە گۆڕەپانی کوردستاندا کە کار دەکەین. بەتاکید بوونی بیر و ڕای جیاوازیش لەگەڵ بوونی خاڵی هاوبەشی گرنگش کارێکی سروشتە و هەوڵ دەدرێت لەوانەی کە هاوبەشین زیاتر بچینە پێش لە وای کە جیاواز و بیرڕای جیاواز هەیە حەلی بکەین چارەسەری لۆ بینەوە و لێک نزیک بینەوە کە بتوانین هەمومان پێکەوە خزمەت بکەین. باشە کاک نەوزاد بە خۆ دەزانی و هەموو لایەکشمان دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان هاوبەش و شەریکی ئێوەیە لە حکومڕانی کوردستان، تەواوی کوردستان. جا بە چاچی و خراپێ باش کرابێ یان خراپکراوێ هەردووتان هاوبەشن تێدا. بەڵام بەردەوام یەکێتی نیشتیمانی جۆرێک لە گلەیی و گازەندەی هەیە. ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووەوە؟ ئێوە چۆن دەتانێت بە دیاریکراوی پەیوەندیەکانتان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چاک بکەنەوە، نزیکی بکەنەوە، یا جۆرێک وەکو دەگوترێ ڕێکەوتنێکی استراتیژی هەرچی بێ لەوانە؟ بەتاکید یەک لە هاوبەشێتەکانمان کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە بەشداری و شەراکەت بووە لە حکوومەت بە ئەو هەموو ساڵانە بەیەکەوە تەحملی مەسئولیەت کرا و مەشاکلمان هەبوو ئەو کاتانش بە درێژای ئەو ساڵانە لەشتی هەندێک شت هەبووە جیاواز بووە و متتەفق نەبووینە لەسەری و معروفە ئەم چیرۆکی پێشووی کوردستان لەم شەراکەتەدا. ئێستاش کە هەم یەکێتی هەم گۆڕانگ وەکو شەریکێک لە حکوومەت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەمە بەیەکەوە ئەوان تێبینی خۆیان هەیە، بەڵام بەتاکید ئەمەش وەکو پارتی دیموکراتی کوردستان تێبینی خۆمان هەیە، ینی ئەمەش بۆچوونی جیاواز هەیە لەسەر ئەو کێشە و گرفتانی کە باز دەکرێت. بەتاکید ئەمەش پێویستی بە دانیشتنە، پێویستی بە سەراحەتە و کێشەکانی کە هەنە ئەو غەڵەتانەی هەنە ئەوانەی کە پێویستە زراعاتی لەگە بکرێت، پێویستە چاک بکرێتەوە، لە هەردوولا دەبێ قڕاری بکەین و وەبی کێشەکان چارەسەر بکرێن. ناکرێت چکە زۆر شت هەیە کە دەکرێت هەم یەکێتی هەم پارتی لەلا کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران لەوێ شت تەرح بکرێت و باز بکرێت و ئەگەر کێشە و گرفتەکە بێت تایبەتمەندە لەوانەیە بە ئەنجومەنی وەزیران لەوێ حەل دەکرێتن. زۆر لە کێشەکە هەندێک کێشەی دیکە هەیە لەوانەیە تایبەتە بە سیاسەتی پارتی و سیاسەتی یەکێتی کە دەکرێت دووبارە دانیشتن و بگەینە ئیتیفاقات لەسەری.
ئەوان کە گلەی دەکەن بە تاکید ئەوانش دوای کۆنگری خۆیان و بڵێن تیمێکی تازە بە جیاوازکای لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوونە لەوانەیە بۆ چوون و بۆ ئەوەکانیان لەوانەیە جیاواز بیت ئەوە بیت بەڵام ئەمانە هەموو قابلی ئەوەیە ئینسان دەکرێت وەکو دوو شەریک دابنیشی ئەو تایبەتمەندیانەی کە لەناو خودی ئەنجومەنی وەزیرانە کە لە ئەنجومەن حەل دەکرێتن هەم جێگیری سەرۆکی حکومەتە هەم وەزیرە بەڕێزەکانە لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆکی حکومەت و وەزیرەکانی پارتی لەناو ئەنجومەنی وەزیران وەکو بابەتی تایبەت بە حکومڕانی بە حکومەت بەکاری وەزارەتەکان داهاتە ئەو کێشانەیە لەوێ باز دەکرێتن و ئیقرار دەکرێت ئەگە خەلەلێکی دەتوانێت لیژانی فەنی مشتەرەکەیە دابکرێت بۆ پەری شەفافیەتەوە تەوحیدی ئەو شتانە بکەن چکە پێویستە گرنگە ئەمە هەمومان کارمان ئەوە بی بەرنامەکانمان کە لە حکومەت شەریکین پاڵپشتی حکومەتیش بین کە دەڵێن پاڵپشتی حکومەت بین پاڵپشتی هەموو هەنگاوەکانی حکومەت بین بۆ ئەوەی بتوانێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان حکومەت بە باشی کارەکانی خۆ و ڕێنماییەکانی هەموو لە هەموو شوێنەکان جێبەجێ بکرێت بۆ ئەوەی حکومەتێکی کە باسی شەراکەت دەکەین بە تەواوەتی تێدا جێبەجێ بکرێن ئەو بابەتانە دەکرێت لەوێ باز بکرێتن و دەکرێت لەگەر خودی ئێمەش وەکو پارتی ئەگەر لەسەر ئەو بابەتانی کە تایبەتە بە سیاست مناقەشە بکرێت خاڵەکان لە چێە عیلاج بکرێت و پەنجەشی لەسەر دابنێن و ئەو ئامادەکاریە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە هەیە و بە تاکید لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانیشەوە هەیە. باش کاک نەوزاد ئێوە ئەمڕۆ لە کۆبنەوەی خۆتاندا ئێوە کۆمەڵێک بەرپرسان دیاری کرد کەسە بۆ شوێنێک ئەمە هەنگاوی یەکەم بوو هەنگاوی دووەم ئەوەیە کە دەبێ ئیتر شاندێک پێک بهێنن بۆ کۆبوونەوە لەگەڵ لایەنەکان ڕنگ بێ یەکەم جاری لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە کۆ ببنەوە کەی ئەم کارە دەکەن ئەمە یەک دوو ینی یەکێتی نیشتیمانی ئێوە خۆشتان ئاماژەتان پێدا شەریکە لە حکوومەتدا شەریکیش بووە تاکو ئێستاش لە باش و لە خراپیدا ینی بۆ ئەو دڕدۆنگیانەی یەکێتی چییە چۆن نەتوانن چارەسەری بکەن و بە دیاریکراویش کەی دەست بە هەنگاوەکانتان دەکەن طبعاً بە تاکید چکە هەنگاوەکانی دوای کۆنگرە لە یەکەم کۆبنەوەی لژنەی مرکزی پارتی و هەڵبژاردننی مەکتەبی سیاسی و دەستەی کارژێری و دواتری دابشکردنی کار و بەرپرساریەتەکانمان لەلایەن چ مەکتەبەکانی پارێزگاکان بی یان مەکتەبەکانی دیکەی حەزب بی و کۆبنەوەکانی دیکەش بۆ برێن دووبارە داڕێژنەوەی پلانی خودی ناو پارتی دموکراتی کوردستان تایبەت بە لەخو ئەو بەرنامانەی کە هەیە لە خەکانیشکە هەیە ئەمانە کۆنگرێ دوای ئەمەش بە تاکید ئەم بڵێن ئەم خولەی سەردان و دانیشتاندن لەگەڵ حزبەکان دەست پێ دەکرێتن و بە تاکید کارێکی زۆر سشتیە یەکێتی نیشتیمانی کوردستان کە شەریکێکی ڕئیسیە کە لەگەڵ یەکەم جار لەگەڵوان بێت ئەمە دوایە بەرنامەکانی دەستەی کارژێری مەکتەبی سیاسی کە پلان دادەندرێت چۆن حرەکە بکات لەسەر ئەم بابەتەوە تایبەت بەم بابەتەی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو شەریکێکی ڕئیسی بە باشە و خراپە و ساڵانێکی زۆرە لە حکومڕانی کوردستاندا کە بەیەکەوە کار دەکەین لەوانەیە مەسەرەن وەکو باشم کرد ئێمەش کە دەبینین زۆرشت هەیە لەوانەیە ئێمە ئەوەکان لەو لای ڕاببین کە دەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئیقراری بابەتی خۆی بکە وەزی خۆی بکە پابەندبوونی خۆشی بکە بە کارەکانی حکومەت چکە ئێمە دەمانەوێت حکومەتی کوردستان حکومەتی هەموو خەڵکی کوردستان بی بەبێ جیاوازی ناوچەگەری و ئەو شوێنانە بیتن بۆ ئەوەی هاوڵاتیانی کوردستان زیاتریش هەست بەو بابەتە بکەن لەوانە ئێمە شتێبینیمان هەیە وەکو پارتی دموکراتیستان بۆیە دەڵێم پێویستی بە دانیشتن هەیە لەسەر ئەو بابەتانەی کە ئەوان هەستی پێ دەکەن و ئێمە شتێبینەکانی خۆمان لەسەر ئەو استحقاقانەی کە دەکرێت کە لەوانەیە ئەمە زۆر جار با دەبینین پێشێرکاریە بەرامبەر ئەو شەراکەتە یان بەرامبەر کارەکانی حکومەت بەرامبەر یاساکانی ناو هەرێمی کوردستان کە دەکرێت دەبێت هەمومان ئیلتیزامی پێ بکەین بۆ ئەوەی هەم سەرکەوتنی هەرێمی کوردستان هەم ڕووی یاسایی هەرێمی کوردستانیش بپارێزرێت. زۆر باشە کاک نەوزاد ئێوەش ئاماژەتان بە یەک مەسەلەی زۆر گرنگ کرد لە کوردستان وەکو هەر کۆمەلگایەکی تر وەکو هەر وڵاتێکی تر دەبێ بڵێم نامەخوا و لەخوا بە زیایش بێ ئەوەندەمان حیزب هەیە ئەو سەری دیار نییە هەر لە حیزبی ئیسلامیەوە بیگرە تاکو حیزبی نائیسلامی چونکە حیزبی علمانی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر نییە بەڵام پرسیار ئەمەیە بیر و بۆچوونی جیاواز هەیە زۆر ئاساییە بەڵام بەرژەوەندی هەرێم ینی ئێوە بە تەمانین وەکو پارتی ئەرچێکی گەورە ئەکەوێتە سەرتان گەورەترین حیزبن لە کوردستاندا هەم لە حکوومەتدا هەم لە عێراقیش ئەم ئەرکە لەسەر شانتانە بە تەمانین ئەنجومەنێکی باڵای سیاسی بەرژەوەندیەکان مانیفێستێک دەستورێک هەنگاو بەرەو ئەمە بنێن و شتێکی وا دروست بکەن کە ئیتر هەموو حیزبە کوردستانیەکان هەموو خەڵکی و ئەوەی تیا هەیە تیایدا بەشدار بن بە مەرجێک بڕیارەکانی ئەم ئەنجومەنە بڕیاری قاتع بن کەس نتوانێت تەجاوزی بکە پێویستمان بۆ نیە لە تورکیا هەیە لە ئێران هەیە
بەتاکیل لەناو هەموو کۆمەلگایەکی کە دنیا تەماشاکەن کۆمەڵێک ئەحزاب و ململانی هەیە بەڵام ئەوەی وڵاتان ڕێک دەخات و تەنزیمی دەکات کە لە هەموو دنیا پەیڕەو دەکرێتن دام و دەستگا شەرعیەکانن چکە لەوانەیە ئەحزاب بێن و بڕۆن و گچکە بن گەورە بن نەمێنن ئەحزابی نوێ بهەبیتن ئەمە کارێکی سروشتی ناو هەموو کۆمەلگایەکە بۆ ئێمە شەرێمی کوردستان قوارەیەکی دەستورینە ئێمە لە ناو دەستوری ئێستای عێراقدا دام و دەستگای شەرعیمان هەیە پەرلەمانە حکومەتی هەرێمە سەرۆکایەتی هەرێمە ئەنجومەنی دادوەریە بۆیش پێشبڕچەی هەڵبژاردنەکان دائیمەن ئەوانەیە کە ئەحزابەکان دەچن لە ناو پەرلەمان کاری مەسەن ئەو ململانەی حزب لە دەرەوەی موسسات دەسە ناو پەرلەمانی کوردستان ئەو هەرێکە بە پێی یاسایەکانی کە بیرۆکەی هەیتی ئەو بەرنامانەی کە هەیتی لە پێناو خەڵک بە منافەسەیەکدا لە ناو پەرلەمانەکاندا جێ دەبگرێتەوە ئەو پێشبڕچیانە و لە سەروی ئەوانە کە لە دنیا پەیڕەو دەکرێت دەستورە بۆیش ئێمە بۆ هەمومان ئێستاکە وەکو پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی لە پێناو دانانی کامە ئەرکێکی دەستوری عێراقێک کە هەرێمیش دەبێت دەستوری خۆی هەبیتن دەستور ئەو سەقفێت چۆن ئێستا ئێمە لە عێراقکە هەموو کێشەکانمان لە بینی حکومەتی هەرێم حکومەتی ئیتیحادی هەیە هەمومان دەڵێن دەستور چەترەکەیە دەستور ئەم خەتە سوورەیەکە بۆ هەمومان دانرایەکە بەنگمان لەسەریدایە دەبێت پابەندیش بین پێی بۆی لە ناو هەرێمی کوردستانیش پەش بە حاڵی خۆم ئەوەی دەبیندرێ وەکو هەموو دنیا دامەزراوەکان کە دەتوانرێت دەستوری هەرێمی کوردستان دەبیتن کە هەمومان دەکرێت ئیلتیزامی پێ بکەین تایبەت بە ئەحزاب چەند پەیوەندەکان باشتربی دانیشتن هەبیتن شێوازی دیکە مەسەلەن علاقات تەنزیم بکرێتەوە ئەمە کارێکی دیکەیە بەڵام کاری دەستوری و سابت و یاسایی وەکو هەموو دنیا ئەوەی کە دەبیندرێت لە هەموو دنیا پەیڕەوکراوە ئەم مؤسساتانەی ئەو دامەزراوانەیە کە خەڵک مافی دەپارێزرێت و خەڵک پابەند دەبێتن و ڕێوشوێن و خاریتە ڕێگای ئیشکردنی هەموو خەڵک نیشان دەدراتون لە چوارچەوەی ئەو قوارە دەستوریان کاکنۆزات کاتم زۆر کەماوە وەکو دواپرسیاریش تا ئەو کاتێککە وەکو جەنابە دەڵی دەستورێکمان هەبێت تا ئەو کاتی دەستورەکە لە پەرلەمانەوە بڕیاری لێدرێت و دەنگی لەسرە درێ بەتەمانین شتێک ئەوەی کە گوتم وەکو ئەنجومەنێکی باڵا وەکو جاران بەرەی کوردستانی هەبوو شتێکی وا چونکە ئێستا مەترسیێکی گەورە بۆ خۆت باش لەیزانی پیلانێکی زۆر گەورەی ناوچەیی دژی قوارەی کورد نەکەر هەرێمی کوردستان لە ئارادایە مەبەستمەوەیە کاتی ئەوە نهاتۆ بەپەلە شتێکی وا دروست بەس بە حاڵی خۆم ئەوەی کە دەبێت کاتی بەرەی کوردستانی ئەمە ئەو قوارەیە دەستوریەی کە ئێستا هەمانە نەبوو حاڵەتێکی نوێ بوو دوای ڕاپەڕین بوو بەرەی کوردستانی ڕۆڵی خۆی بینی و لە قۆناغێک تا هەڵبژاردننی پەرلەمان بەرەی کوردستانی جێشوێنێکی یاسایی هەبوو و بڵێن قووەتی قانونی هەبوو لە بڕیارەکانی خۆی کە خەڵکی کوردستان ئیلتیزامی پێ دەکرد بەڵام دوایدا هەڵبژاردننی پەرلەمان و دام و دەزراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان مەسەن بەرە خۆی بە تەبیعەتی حال هەڵبەوە ئێستاش ئێمە مەسەلەن گەرمتریشت ئەوەیە لەسەر دەستور ڕێکەوین و بە عەجەلە بڕواتن دەتوانرێت کە پرۆژە یاسای دەستور هەیە ئەمە کار لەسەر بگرێتن و پەیوەندیەکانیش دەکرێت زیاتر لێک نزیک بینەوە ئەوەی بەش بە حاڵی خۆم ئەمن دەیبینین لێک ئەو کێشە و گرفتانە هەیە کە توانێت حل بکرێتن خاڵەکان هیچ شتێک نەقابلی حل نەبێت لە هەموو دنیا گرفتەکاندا هەیە کە دەکرێت بۆی ئەمەش تایبەت بە هەموو حیزبە کوردستانیەکان دەکرێت پێکەوە زیاتر ئیش بکەین یەکتر ببینین دانیشتن بکرێتن ئەوەکان بکرێت بەڵام بۆ داهاتووی کوردستانیش دەستورە چون ئەگەر ئەمە تەماشای بکەین هەموو کێشەکانی عێراقکە وەکو نمونەیەکی حی کە ئەمە ڕۆژانت مامەڵێ لەگە دەکەین دەستوری عێراقا سنووری هەمومانی دیار کردیا کە بتوانین لە ژێر ئەو چەترەدا کارەکان و یاسا و مافەکانی خۆمان بپارێزین بۆیە دەستوری هەرێمی کوردستان یەکە لە پێداویستی و دامەزراوە هەرە گنگەکانمان زۆر باشە زۆر بەڕێز نەوزاد هادی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ سوپاس بوویەوە شەوتان باش.